بەشێکی گرنگی سەرکەوتنی ڕاپەڕین لە پاڵ ئیرادەی جەماوەر بوونی سەرکردە و ڕابەری گەورەی نەتەوەی کورد سەرۆک مامجەلال بوو. مامی ڕابەر وەک چۆن لە ڕۆژگاری بێئومێدیدا هیوای بە هەمووان بەخشی و سەرجەمی ئەو چیا سەرکەشانەی کوردستانیش کە بەهۆی شۆڕشی ئەیلولەوە چۆڵکران وەک سەنگەری پارێزگاری و بەردەوامی نەخشاندی. هەروەش مامی ڕابەر بە پلانی ورد و سەرکەوتوانەی توانی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکاتە واقع. ڕاپەڕین یەکێک لە ئامانجەوەدی هاتووەکانی شۆڕشی نوێ بوو، شۆڕشی نوێ کە لە ناو هەناوی کۆمەڵانی خەڵکەوە دروست بوو. ئەگەر بەشێکی گرنگی ئامانجەکەی بۆ بە زیندوی هێشتنەوەی ئاڵا و ناسنامەی کوردبوون بوو بێت لەم قۆناغەدا، ئەوە بێگومان بەشێکی تری گرنگی ڕزگاری بوو لە دەست دڕندەیی و گەیشتن بوو بە ئازادی. شۆڕشی نوێی گەلەکەمان هیوا و ئومێدی نەتەوەیەک بوو لە ڕۆژگاری بێئومێدیدا. ئەم شۆشەی بەڕابەتی هەڤاڵ مامجەلال گیانێکی تری کردەوە بە جەستەی کوردایەتیدا. ئامانجەکانی ڕزگاری نیشتیمانی و گەیشتن بوو بە سەربەخۆیی و لە دوای چەندین ساڵیش لە خەباتی شاخ بەخشینی هەزاران شەهید نەخشەی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان دانرا و ڕاپەڕین بوو بە سەرەتایەک بۆ بەدەستهێنانی ئازادی و ڕزگاربوونی یەکجارەکی. ڕاپەڕینی ئازاری 1991 درێژکراوەی مەبەست و ئامانجەکانی شۆڕشی نوێ و ڕانیەش سەرمەشقی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە دوجار کڵپەی ڕاپەڕین سەرجەم باشووری کوردستانی گرتەوە. پێشمەرگەی قارەمان لەگەڵ چەکدارە کوردەکانی لای میری وەک برا دەستیان داناتون خستە ناو دەستیەک کرد و پێکەوە هەڵمەتی شێرانەیان بە پشتیوانی و هاوبەشی کۆمەڵانی خەڵک بردە سەردام و دەستگاکانی ڕێژیم و لەشکری ڕێژیمیان چەک کرد و شکاند و بەزاند و لە کوردستانی خۆشەویست دەرپەڕاند. یەکێ لە وێنە گرنگەکان کە لە ڕاپەڕینەوە دەبیندرێت و دەشکرێت بکرێ بە نەخشەڕێ ئەم قۆناغا پیشاندانی کوردە بە یەکەڵوێستی، چونکە لەو کاتەشی کە زوڵم و ستەمی ڕژێمی بەعز گەیشت بوو بە دوا ترۆپکی دڕندەی، بەڵام ئەگەر پلانی پێشوەختەی یەکێتی و یەکگوتاری و یەکەڵوێستی ئەو سای کورد نەبوایە هەرگیز نەدەتوانرا ڕاپەڕین بۆ ئامانجە بگات و سەرکەوتوو بێت. خاڵی بەهێزی ڕاپەڕین هەتا سەرکەوتنیشی لە پاڵ ئیرادەی پۆڵاینی خەڵک یەکدەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. لەو کاتەدا کورد هەموو بە یەک دەنگ داوای ئازادی دەکرد و لەلایەکی تریش بە یەکەڵوێستی دەیویست خاکەکەی لە دوژمن پاک بکاتەوە و بۆ ئەم مەبەستەش یەکێتی ڕێنیشاندەر و ئەندازیاری ڕاپەڕین بوو. ئەو ڕاستیە بێ هەموو کاتێک لە دڵ و دەروونمان بدرەوشێتەوە، چونکە پژەستور بەهێزی کۆمەڵانی خەڵکی کوردستان توانیمان بەشێکی گەورەی وڵاتەکەمان و نەتەوەکەمان ڕزگارکەین و پژەستور بەو هێزە لە من هاتووە ئینشاءالله بەشەکەی تریش ڕزگار دەکەین بە شاری کەرکووکی قوتسی کوردستانی خۆشەویستەوە. لە ئێستاشدا دوای 29 ساڵ لە ڕاپەڕین بە سوودوەرگرتن لە ئەزموونی ڕاپەڕین وەک پیشاندانی یەکەڵوێستی کە ئازادی و دواتر دروستکردنی حکوومەت و پەرلەمانی لێکەوتەوە، بۆم قۆناغە کە بە گشتی ناوچەکە بە کۆمەڵی گۆڕانکاریدا گوزەر دەکا پێویستە کورد یەکەڵوێست و کۆدەنگی زیاتری هەبێت، چونکە وەک چۆن لە ئێستادا مێژوو ڕاپەڕین بەدەستکەوت و شانازی بۆ نەوەی نوێ دەگێڕێتەوە. بێگومان ئەو قۆناغی ئێستاش کە یەکگوتاری و یەکدەنگی هەمووان نەخشەڕەی کارکردن نەبێت، ئەمڕۆ وەک دوێنێ ڕاپەڕین وەک خۆی دەچێتە ناو لاپەڕەکانی مێژوو. باشترین هەنگاویش بۆ هەمووان بۆ یەکڕیزی و یەکدەنگی و یەکگوتاری تەنها گەڕانەوەیە بۆ بیر و ئەندێشە و فەلسەفەی مامی ڕابەر کە هەمووانی فێر کرد دەبێت چۆن خۆڕاگر بن، هەرواش هەمووانی لەسەرەوە گۆش کرد کە بوون و مانەوە و سەرکەوتن تەنها بە یەکدەنگی دەبێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.